بەپێی ئامارە نافرمیەکان داهاتی مانگانی حکوومەتی هەرێم زیاتر لە 1 ملیار دۆلارە. بەڵام وەکو پێویست چین و توێژە هەژارەکان و کەم دەرامەتەکان لە داهاتەکانی هەرێم سوودمەند نەبنەوە. بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین بۆچی هەژارەکان ئەوانەی کە داهاتیان مەحدودە لە داهاتەکانی هەرێم سوودمەند ناون، بۆچی هەریکار نیە یاخود بۆچی لە تاڵانی زەویزار و نەود ناپسرێتەوە، بەڵام سزای ماتۆرسکی لێک دەدرێت کە بە نایاساییش ئەگەر ماتۆڕەکەی بەکاربێنێ بۆ بژێوی خێزانەکە. هەروە بەپێی داتای پەرلەمانتاران لەم کابینە زیاتر لە 10 ملیار دۆلار با دەردان لە زەوی کراوە، بەڵام بە نزیکەی 9 ملیار دۆلار پرۆژە کراوە. لەسەر ئەمەمان قسە دەکەین کە بۆچی داهاتی هەرێم وەکو پێویست لە پێناو هەژارەکاندا خەرج ناکرێت و کاتێکیش کاژارێک کارێک دەکات ڕێگیری بۆ دروست دەکرێت. لەگەڵ بەڕێز دکتۆر دارا محەممەد ئەمین ئەندامی ئەنجومەنی دامەزێنرانی کۆمەڵی دادگەری کوردستان قسە لەسەرم پرسە دەکەین. کاکتۆر بەخێر بێت، سوپاسم دەکەین. ئەگەر سەرتا لەوە دەست پێ بکەین لە کاتێکە ئێمە خاوەن سەرچاوی داهات و داهاتێکی زۆرین، بەڵام بۆچی داهاتەکانی هەرێم لە خزمەتی خەڵکە هەژار و کەم دەرامەتەکەدا خرج ناکرێت یاخود بڵین پشکان نییە لە داهاتی هەرێم؟ بەناوی خۆی بەخشندە مێهرەبان، خۆی لە ڕاستیدا کێشەی هەرە گەورە ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان تا ئەم ساتەش کە ئێمەی تیاژین هیچ جۆرە شەفافیەتێکی نییە لە داهات و خەرجیە. لە هەرێمێک هاژین کە دانیشتوانەکەی 6 ملیۆن کەسە و هەرێمێکی دۆڵەمەند بە نەوت و غاز و ئێمە لەسەر نەخشەی جیهانی نەوت و غازین و لە یەکەم وڵاتە یەکەمەکەی دنیاین لە بەرهەمهێنانی نەوت و غاز. بەڵام لە هەمان کاتی شاوە بارودۆخ و گوزەران و ژانی خەڵکەکە دەیبینی. وڵاتانی دنیا لە دراوسەکانمانەوە بیگرە تا دوور ئەوانەی کە خاوەنی نەوت و غازیژین بۆ نمونە تورکیا، بەڵام ئاستی و گوزەرانی خەڵک و ژیان و خزمەتگوزاری لە خزمەتگوزارە سەرەتاییەکان لە ئاو کارەبا و ڕێگاوبانەوە تا شتەکانی تر بیگرە بەراورد ناکرێ بە ئێرە. پاشان ئێمە لەگەڵ عێراق لە وڵاتێکە عێراق وڵاتێکی وێرانە و جەنگی ناوخۆ و ئەو کارە ساتانەی بەسەری هاتووە، بەڵام عێراق ئێستا خاوەنی 85 ملیار یەدەک پارەی بیانیە بە یۆرۆ و بە دۆلار و خاوەنی بڕێکی زۆر لە زێڕی بەڵێ وجگەلەوەش موچە لە کاتی خۆیان درێ و بەشێک لە پرۆژەکانی بەردەوام پرۆژەکانیان بەرەو پێشەچن و ئیشەکەن بەڕاستی. بەزێمە لە هەرێمی کوردستانە خۆ ئەو کێشانەی کە عێراقێتی وێرانکاری و شەڕی ناوخۆ ئەگەر عێراق هێشتا نەیتوانی بێشارەکانی کە شەڕی ناوخۆ شەڕی داعش وێرانی کردبێت لە مووسڵ و ڕوومالی و کوێکوێ مەشغوڵیەوە بێ، خۆ ئێمە شارەکانمان وێرانیش نەکراون، بەڵکو ئێمە بەرەو دوا گەڕاوینەوە. ئێمە گەر سیر بکەی لەوانەیە ئەو خزمەتگوزاریانەی 10 ساڵ پێش ئێستا هەبوو ئێستا نەبێ، 10 ساڵ پێش ئێستا هەندێک ڕێگاوبان قیر دەکرا و تعمیر دەکرایەوە ئێستا ئەوانە نییە، 10 ساڵ پێش ئێستا هەندێک پرۆژە جێبەجێکرا ئێستا ئەوانە نییە. ئەگەر شارێکی وەکو سلێمانی بگرین، سلێمانی یەکەم شاری عێراق بووە دوای ڕاپەڕین کە بۆ یەکەم جار لە عێراقا مۆبایل داهاتووە لە سلێمانیەوە دەستی پێ کردووە. یەکەم شاری عێراق بۆ دوای ڕووخانی ڕژێم فڕۆکەخانەکەی ئیشی کردو و مەتاری سلێمانی کراوەتەوە. یعنی سلێمانی شارێک بووە لە دوای زانکۆکانی بەغدا و مووسڵ سرێ و بەسڕە و مووسڵ پێنجەم زانکۆی عێراق لە سلێمانیە کراوەتەوە. بەس ئێستا سلێمانی وا گەڕاوەتە دواوە، تەنانەت کێشەی ڕێگاوبان و ئاو و کارەباش هەیە، کێشەی دەرمان هەیە، کێشەی گەورە هەیە، یان هیچ پرۆژەیەک جێبەجێ ناکرێت. ئەو پرۆژەی 100 مەتریە تا ئێستا بەکوێ گەیشتووە، ینی هەروەستاوە بەڕاستی هیچ بە زۆر بەستیشی لێکرێت. زیاد لە 20 ساڵە پلان هەیە بەنداوی خێوەتە دروستکەن بۆی ئاوی سلێمانی دابین کە هیچی دیار نییە. بەنداوی چەقچەق بەنداوێک بڕوخا بەنداوی دووهەمیان ئەساسەکەی تێکرا و لە 1920 تاو بوو وەستێنرا. یعنی لە هەموو ڕوویەکەوە پرۆژەکان هەم وەستاوە، جگان و گوزەرانی خەڵک ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپترەوە. بەس هۆکارەکە چی کە دکتۆری ئێمە کێشەی سەرچاوی داهاتمانی نەوتە خاڵە سنووریەکانە ئەو زیاترینی هو باز و ڕسوماتە، بەڵام بۆچی پرۆژەی خزمەتگوزاری بەرەو دواوە بگەڕێینەوە؟ ئێمە کێشەی سیاسیمانەیە، کێشەی سیاسی و قەیرانی سیاسیمان هەیە. یەکەم تا ئێستا یەک حکوومەتمان نییە، دوو ئیدارەیە، ئیدارەکەش دوو حیزب بەڕێوەیە باوە حیزب خاوەنی بانقەکان پارەی تیان یا حیزب بۆ ئەنێرێ هەموو بایان یەکچەند فەردەیەک پاران نێرنە بانک خێریان پێ دەکات. بەڵێ ینی کارەساتێکی گەورەیە لە وڵاتێکا بی بانک پارەی تیانە بێ بەڵام لە ژێر زەمینەکانە هەبێ. هەموو بایانیان پێشەوەی موچە بدرێت چاوەڕێن ئەو سیارەی کە دووسێ گونیە پارەی تایە بهێنێ بۆ بانک. ئەمە وڵات داوا ناڕوە بەڕێوە داهاتەکان لە گومرگەکان و تاوەی تر سیارەی جامڕەژە ژێواران کۆیەکاتەوە ئەیباتەوە ماڵی بەرپرسە حیزبەکان و بایانی ڕێژەیەکی لێدێ بۆ مانق و ڕێژەیەکی دیار نامێنێ. ملک و ماڵ و سامانی وڵاتە هەمووی بەهەدەردرا.
کام شوێنی بە قیمەتە کە دەبوو بکرێتە پرۆژە و شارەوانی شارەکانی سفادەی لێ بکرا پرۆژەی ئاوادانی پێ بکرێت یکاکە شارە گەورەکانی دنیا وەک ئەستەمبول وەکو پاریس وەکو لەندەن وەکو هەر شوێنەگەیگری بەچی پرۆژەکەن پرۆژەکە بە داهاتەکانی خۆیانە داهاتی شارەکە شوێنە گرنگەکانەکەن بە پرۆژەی گەشت و گوزارە پرۆژەی کەرتی خانوبەرەیە پرۆژەی پیشەسازیە شارەوانیەکە تیا شەریکە واریداتەکەی بۆ شارەکە دێتەوە بەم پارەیە پرۆژەی تریپیەکە پردیەکە ڕێگاوبانەکە پرۆژەی ئاوەکە خزمەتگوزاری ترەکە پێداویستەکانی قوتابخانەکان دابینەکە چیەکە بەڵام تا ئێستا تۆ حکوومەت یاریێمی کوردستان 10 ساڵیشە دەمەکتەبی دروست نەکردو مەگەر خێرخواست کردبێتەوە ئەم شارە گەورانە بەم واریداتە ئەژین ئەم شارە ئێمەی واریداتێکی نێواریداتەکەی خۆشیە دزرێ و کەس نازانێت بۆکوێ شوێنە بە قیمەتەکانی شێمووی هەڕاج فرۆش کراوە بە تاڵانی و بە شەراکەت دایان بە هەندێک کۆمپانیا و بردیان و داهزار ئەو بێنەوە دەست بشۆ ینی کارەساتێکیان دروست کردووە خەڵکی کوردستان نازانێت داهاتەکەی چیە بەچی بژی جگە لەو موچەیە کە دەگرێت تاڵانی زەوی هەیە نەنە خاکەکەش تاڵان کراوە ژێر خاکەکەش کاکە نەوتەکە بە نەوتەوە و بە غازەوە و باوەڕکە ئەگەر ئاوەکەشیان بۆ بفرۆش ئاوەکەشیان نەفرۆشت کاکە بۆ تاڵان نەکراوە ئاوی شیرین لە هەموو دنیا کێشەی گەورەی وڵاتانی دنیاە نییە دەست ناکەوێت تورکیا ئەوەی کە پێیە نازێ ئاوە ئەوەندەی بەنداو دروست کردووە کارەبا و گەشت و گوزار و کشت و کاڵ و هەموو کەرتەی بەرەو پێش بردووە هەر دقێکیش بێ فشار بخاتە سەر سووریا عراقاوەکەی لێگرێتەوە هاوەریان لێڵەستێ یعنی ئەمنی قەومی ئاوەکە وڵاتەکان لە ئاوایە خۆ کاکە ئاو لە نەوت گرانترە ئێمە ئاوی شیرینمانەیە هەمووی بەهەدەرەچێ نایانتوانیوە لەسەر هەم ڕووبارانە 4-5 بەنداوی لەسەر دروستکە تا ئێستا زێ گەورە بەنداوێکی لەسەر مەجالیان هەبێ بۆ دەرەوە تاڵانیان من ئاوەشان دەفرۆشت بەڵێ پێم وابوو ئەگەر ئەمانە دەرفەتیانە بۆ ئەوەشان دەفرۆشت تاڵانیان نەکرد یعنی پلانیان نییە بۆ بەڕێوەبردننی وڵات پلانیان نییە بۆ ئاوادانکردنەوەی پلانیان نییە بۆ خزمەتکردنی خەڵک ئەگەر ناکرێ ینی ئێمە لە دوای ڕاپەڕینەوە سربەخۆین زیاد لە 30 ساڵە هەتا ئێستا حکوومەتێکی یەگرتومان نییە کاکە هەتا ئێستا حکوومەتێکمان نیە خەمی خەڵک بووە هەتا ئەمە ڕۆژ بە ڕۆژ بەرەو کردواتنی وەکو میزی حشتر بەرەو دو ئاگەڕێنەوە لە جیاتی بەرەو پێش بڕۆیم لە جیاتی ئەوی 4 پرۆژەی تازە بکەین لە جیاتیەوەی خەڵک گەشتبین بێ ینی بۆ 10 ساڵی ژەچێ کووە دەیان هەزار دەرچووی زانکۆ پەیمانگەکانمان هەیە چێت دامەزراوە خەڵک لە بێکاریە دەرچووی زانکۆ پەیمانگەکان ئاچێت لەسەر شقامەکانە لە فەو فەلافل لە فرۆشیاشی دلیڤەریەکە یا ماتۆڕێکی پێ کاسبیەکە یا پاسکیلێکی پێ یا لەسەر شقامێکە کارێکە کە ڕێگایەوەشی پێ نادرێت قانون بۆ بێ دەسەڵاتەکان هەیە بەڵام دەسەڵاتدارەکانە چەوسێنرێنەوە بەس دەمەوێت لەسەر بزانم ئەوەی سەبوونم لە هەولێر هەڵمەتێکەیە بە ناویەوەی کە ماتۆرسکیلی نایاسایی دەست بەسەرا بگرن وێنەیە کە بوو گەنجێک دەستی پۆلیسێکی هاتوچۆ ماچ دەکات لەبەرەوەی کە کاسپەکەی لەسەرەوەی بەس ماتۆڕەکەی لێ نەسێن وێنەیەکی تریشەیە کە بە شەق لە هاوڵاتێک دەدا پۆلیسێکی هاتوچۆیە ئەمە چۆن دەبێنێنی بۆ نمونە تاڵانی زەوی و زار ئەوی داهات باسن کەس لێنە بسێت بەڵام گەنجێک کە بژێوی ژیانی لەسەرەوە بێت بەم شێوە مامەڵی لەگەڵا بکرێت زای خۆی کارەساتەکە ئەوەیە وەکوتمان ئەو هەموو کێش سەختانە هەیە موچە نییە هەلی کار نییە و ڕۆژ بە ڕۆژیش نرخی هەموو شتێگرانە بێ لە کەل و پەل و کاڵاکانەوە بیگرە لە نەوت و غازەوە بیگرە هەمووی چەند بەرامبەر بۆتەوە لە سوتەمەنی و لە بەنزینەوە بیگرە هەمووی چەند بەرامبەر بۆتەوە نرخی بەنزینیش لە تورکیا ئێستا بە دۆلارێکە لای ئێمە 1500 ینی فەرقی چییە کەوان نەوت و غازیان نیە ئەمە من باسی ئەم هەفتەیەت بۆکەم ئەمە کارەساتە بەڕاستی گەنجێکی ئاوا پەناباتە بەرەوەی ئیش بکە سوکایەتی پێکرێ کە قوڵەکە دەستی پۆلیسێک ماچکە یعنی ناچاری نەبێ ئەوە ناکە ئەگەر بزانێ ئەتوانێ بژی ئەگەر خێزانێکی بەسەرەوە نەبێ ئەو کارە ناکە بەڵام دوجاریش بەو شێوە من لەگەڵەوەم یاسا سەروەر بێ و ئەوانە بە یاسا ڕێک بخرێ کەسێک مۆڵەتی نە ڕێگای پێ نەدرێ بەڵام بۆ خۆی ئەوش بەشێکە لە هەلی کار خەڵک دلیڤەریەکە ئیشەکە ماتۆڕانە بە ڕسمی دێن گومرگەکرێن ئەی چۆن ڕێگان پێدەن نە چۆن گومرگەکرێن چۆن دێنە وڵاتەکەەوە ێ بۆ لێرە مۆڵەتیان پێ نادرێت بۆچی تاوەکو نەگاتە دەستی خەڵک هاژارەکە ئیزراعات ناکرێت خۆی لە ڕاستیا کارەساتی هەرە گەورەی کارەساتی هەرە گەورەی ئەم دەسەڵاتە ئەوەیە کە بە خەڵقی هەژارە وێرێ و یاساکان بەسەر خەڵقی بێدەسەڵاتە جێبەجێکە و دەسەڵاتدار یاسایەکی بەسەرا جێبەجێ ناکرێ کارەساتەکە ئەوەیە کە وەکوتم ئەوان جارێکی کە ئێمە دەتوانم بڵێم چینایەتێکی زۆر لە ناو ئەم کۆمەلگایە زۆر ڕوون و ئاشکرا دروست بۆتەوە کۆمەڵێک هەیە و حکوومەتە و دەسەڵاتدارە و کۆمەڵێکیش هەیە سەرمایەدارە و ئەوانە چینی بۆرجوان و لەگەڵ حکوومەت تا ڕێککەوتون و شەریکن و چینەکەی خوارەوەش هەر هاواریش بکات دەنگی ناگاتەی شوێنێک کەس گوێ بۆ ناگرێ ئەگەر بژڵێ هەژارم نیمە چونکە ئەوەی کە خۆی هەیەی تەوەقعەوە ناکە خەڵکێکە بێەوە هەژار بێ ئەوانەی کە وەزیان باشە پیان وایە خەڵکێک نییەوە هەژار بێ
ئێمە خانەنشینەکانمان هیانە 220,000 وەرەگرێ آخر 220,000 خانەنشینی بیداتەکرێ خانوو بیداتە پارەی نەوت و غاز بیداتە مەسروفی ڕۆژانەی خۆی جلوبەرگی پێ بکرێت کرێم وەلیدەی پێ هەر لەوانەیە کرێم وەلیدەکە دەرنێن ئەگە چوارم پێ ڕێ بێ بە 100,000 دەرناچی یعنی ئێمە کارەساتێکی گەورەیە موظف هەیە 300,000 وەرەگرێ موظف هەیە سەدان و هەزاران موظف هەیە موچەکەی تەنها 300,000 لەبەرەوەی شادەی نییە کارگوزارە یا حرەسە ئەخ 300,000 گەنجێکی ئاواژن و ماڵی هەیە بەشی پێداویستی مناڵەکەی ناکە بەڵام ئەوانەی چینی سەرەوەی خاوەندە سەڵاتن باوەڕیان وانەیە کە ئەوە وابێ گینا پێم وابوو بەشێک لەو سەرەت و سامانەی کە زیویانیان هێنایەوەندا بۆ وڵاتە و وڵاتیان دروزەکرد ژێرخانی یابوونێ وڵاتیان دروزەکرد کەرتێکیان دروزەکرد کە با بڵێن کەرتی پیشەسازیان گرنگی پێدایاوە بەرهێنان بۆ ئەوەی هەلی کار بۆ ئەو خەڵکە دروستکەن ئێستا دەرفەتی هەلی کاریش نەماوە یعنی چونکە هیچ پرۆژەیەکی تازە نییە هیچ کۆمپانیایەکی تازە ئیش ناکە حکوومەت خۆی پرۆژەی نییە جگە لەوەش دەرگایان کردوێتەوە خەڵکێکی زۆری لێ قەوما و یان بەخشەوەی قانونی یان ناقانونی لە ئێران و لە سووریا و لە عێراق و لە هەمووی ئەو دێت یارێمی کوردستان و جگە لەو هەموو بیانیش کە لێرە ئیشەکەن لە فلیپینی و بەنگالی و چی بچیەوە بخۆی لە وڵاتێکا کە ئیش نییە هەمووی ئەمە بێپلانی حکوومەتە بەڕاستی حکوومەت بەرپرسیارە دەمەوێت بزانم پێشتر بۆ منە شەقە بوو لە مامۆسادرا لە هەولێر لەسەر داوای پاشەکەوتی موچەرێک لە سلێمانی خوێنکار بۆ دەرماڵە شەقی لەسەردرا ئەوەی دوێنێ بڵێن هەفتەی پێش و لە هەولێریش کار ڤیددیۆکەم ڕۆبڵاوەتەوە بە شەق پۆلیسێک لە گەنجێک دەدا ینی بۆ چارنووسی میلەتی ئێمەوا بێ کاتێک داوای ماف دەکات هەژارە نەدارە پێم وایە ئەم دەسەڵاتە کارێکی کردو ئەوەندەی خەڵک چەساندوتەوە خۆی گەورە لە قورئانە باسی فراعونەکە فەرمیێ فەستەخەفە قەومەه فەئەطاعوه ینی ئەوەندە میلەتەکەیان سووک کردووە میلەتیان وا لێ کردووە خەڵکی تاعام کە کۆمەڵێک کۆیلەی ئەوان بێ و بە پارە هەیە پارە وەرەگرێ و موچەخۆریانە و کۆیلایانە و کۆمەڵێکی شێر بە بەلاش کۆیلەیە کۆمەڵێکی چەوسێنراوەتەوە یعنی خەڵکیان وا کردووە پەنایان بۆ بەرێ دەستیان ماچکە لە پێناویەوەی مەجای ئیشیان بدرێتێ ئەمە سوکردنی هاوڵاتیانی خۆتە کەرامەت شکاندنە بەڕاستی واکەن ئەمانە ڕاستە باشکرا شەقیان لە مامۆستا هەڵدا و شەقیان لە ڕۆژنامە نووس هەڵدا و زیندانیان کردن و تیرۆر کران و شەق لە خەڵکێکی کاسب و کەماتۆڕێکی پێێتی هەڵەدەن و شەق لە خەڵکی تری داهات و شەق لەی تریش هەڵەدەنەوە هیچی تیان نییە بۆ ئەم دەسەڵاتە زۆر ئاساییە ئەمە لە ڕووی ئاشکراوە بەڵام لە ڕاستیا لە ڕۆ نادیار و نهێنیەکەشەوە لە ڕۆمانەیەکەوە هەموو هاوڵاتێکم کوردستانە ڕۆژانە شەقی هەڵەدرێ هەموو کەسێک کە بەیانی هەڵەستێ بە دوای ئیشاگەڕە ئیشی نییە خۆ هەور شەقی هەڵدانە هەر کەسێک خریجە و تەخەڕوجەکە ئەو کاتە ئەزانێ هەتا گەنجە لە زانکۆی ئەڵەیە خوێنم بەز ئەو ڕۆژەی کە تەواوی کرد بە دوای ئیشاگەڕێ تو تەسەورەکەی هەندێک لەو گەنجانەی کە ئیشەکەن لە هەندێک لە کۆمپانیا و شوێنە گشتەکانە مانگی 300,000 دەنێ لە بێ ئیشیا چێ بەس کە دوو مانگەچە سێرەکە 300,000ەکە بەشی لەفەکەی ناکە بەشی تووچەکەی ناکات دواتر وازی لێهێنێ هەردوو مانگوجارێک ستافێکی تازا گۆڕەوەندە خەڵکی بێشی شەویش پێکی ناکەوێت هیچ یاسایەکیش نیە ئەمانە ڕێک خەڵاخر ناکرێ بە کالۆرۆسی هەیە کابرا ئیشەکە تۆ لە کامێرەیەک بێ 100,000 موچەکەشە مانگی 300,000 بێت لەکوێی دنیا هەیە ئەم ناڕێکیە موچەی خانەنشینێک 220,000 بێ بەڵام لە کامێرەیە با 100,000 بە کاکە ئەبوو بە قەدەرەوەی کە موچەکەت هەیە ئێمە وڵاتانی دنیامان دیوە لە تورکیا لە کامێرەیەک بەی غرامەکەی 50 لیرەیە 50 لیرەکە ناکاتە 4,000 خۆمانەکە بەقەدەردا ڕێکیان خستووە خۆ موچەکان لێرە زیاترە لە ئێرانە کە تمەنەکەی هیچ پارە ناکە موچە خۆرێک ڕاستە لەوە چێ 2 ملیۆن 3 ملیۆن معاشی هەبێ بە تمەن 3 ملیۆن تمەن بەڵام کە لە مخالفەیەکەکەی غەرامەکەی 5 دیناریە مێ زیاتر نییە ئەن لە ناو تارانە سەر پێچیمان کردووە 5 دینار غەرامەکەی بووە کە بە پارەی خۆمان بۆ ئەوێ هەر زۆر ناکە ینی بۆیە 100,000 تمەنی کردو زۆر نیە بەس لێرە چونکە موچەکەی سی ئەوەندەیە لێرە موچەکەی 300,000 وەرەگرێ بەڵام 3 جار سەر پێچی بکە بیا بە کامێرە من لەگەڵ ئەوەم سزا هەبێ و لێپرسینەوە هەبێ و غەرامە هەبێ ئەمە یاسایەکە ئەمە خوای پەروەردگار سزای داناوە و هەموو یاسا و شریعەتە ئاسمانی وەرزەکان لەگەڵ سزادانی خەڵقی سەر پێچی کار و تاوانبارن بەڵام کێشەکە ئەوە نییە کێشەکە لە وڵاتە پلان نییە و یاساکان بەسەر خەڵقی بێدەسەڵاتە جێبەجێکرێەوە سەر دەسەڵاتدارە جێبەجێ ناکرێ دوای سەرەت و سامانی ئەم وڵاتە هیچی دیار نییە دوایی دێن لە ماتۆڕێگە پرسنەوە کە شتە باوەی سووتێن و ئەیگرن و خاوەنەکەی خەنەکەداهاتینەوت
تاڵانی زەوی کەس نەیتوانیوە ئێمەکان بپرسێت ئەزانی چۆنە ئەمانە تاکە دەستگایەک کە بوو خاوەنی دەسەڵات بێ و مەرجع بێ و خەڵک پەنای بۆ بەرێ پەرلەمانی کوردستان بوو کە خەڵک دڵی پێی خۆش بوو لە یەکەم هەڵبژاردنە ساڵی 1992 پەرلەمانێک دروزە بێ پەرلەمانی سەرەتاش هەردوو حزبی دەسەڵاتدارێکێتی و پارتی بەشی زۆری ئەندامانی مەکتەبی سیاسی و پلەدار و خاوەن دەسەڵاتەکانیان خستەنای بەهێز بوو بە زوایی وردە کە زانیان پەرلەمانەکە لە دەستیان دەرەچێ بێهێز و لاوازیان کرد ئێستا پەرلەمان خاوەنیش دەسەڵاتێک نییە نایڵن ناتوانێت بڕیار بدە ینی نەمەرجع ناتوانێت محاسبەی حکوومەت بکە ناتوانێت محاسبەی وەزیرێک بکە ناتوانێت محاسبەی مدیر عامێ بکە ناتوانێت لەسەر مافی خەڵک بەجواب بێ ینی پەرلەمانەکە جواب بەهێز و بێدەسەڵاتیان کردووە لە کاتێکە هەر پەرلەمانەکە هەر بۆی بە دنیا بڵێن هەمانە بۆی بڵێن سیستمێکی دیموکراسیە بۆی بڵێن ئەمە نوێنەری خەڵکن لە ڕاستێکە بوون و نەبوونی وەک یەکە هەر بۆ ێژ گرنگە بەلایەن هەڵبژارد نەکریان ناکرێت یعنی ئەبێ ئەم لایەنانە هەبێ ئەم پەرلەمانەی کە هەیە کە ئەم حکوومەتی داناوە تا ئێستا نازانێ ئەم داهاتە لەکوێ تا ئێستا دانجار داوایان کردو باش شەفافیەت هەبێ لە داهاتی نەوتا چۆنە فرۆشرێ پێمان بڵێن نازانن یە پەرلەمانی عراقی ئەنجومەنی نوێنەرانی عراق ڕۆژانە بە داتا بۆی دێتەوە ئەمڕۆ عراق ئەوەندەی فرۆشتەوە ئەم هەفتەیە ئەوەی فرۆشتەوە مانگا ئەوەندە و سیارەکانیشی ڕۆژانە بەم سیارە فرۆشاوە بەس ئەمە ئێمە تا ئێستا نادیارە و چەندین جار ئەندامانی پەرلەمان داوایان کردو پێمان بڵێن شەفافیەت هەبێ لە داهاتوو ئەم داهاتی هەرێمی کوردستانە لەکوێ و چۆن سەرڤەکرێ بەڵام لە حکوومەتەوە هیچ جوابێکیان دەست نەکەوتەوە تا ئێستا بێ جواب ماونەوە پەرلەمانێک کە حکوومەتی داناوە دەنگی پێداوە نەزانە داهاتی هەرێم چی لێ دێ خەڵقی هاوڵاتی سادە لەکوێ بزانیانی کە مافی خۆشێتی بزانێت داهاتی ئەم وڵاتەیە هی هەموو تاکێکتیا شەریکە هەموو تاکێک شەریکە لە خێروبێری ئەم وڵاتە لە ئاوی لە نەوتی لە خاکی خوێنی داوە خوێنی ڕشتووە بۆی وڵاتێک دروست ببێ حەقی خۆیەتی مافی پێوەیەتی خۆوانەی کە دەسەڵاتدارن و خاوەنی مەلایەن و ملیارن ئەوانی هاوڵاتێکی لات بوون و لەسەر سنگ و خوێنی ئەو خەڵکە پێگەشتون لێ بۆ ینی ئەم خەڵکە بۆ مافی نەبێ بڵێ کوا ئەم داهاتە کوا بەسەر دەسەڵاتی بۆن لەگەر شەق لە هەژارێ بدە لە کۆتایەکەی چی بەسەر دێت ئەگەر بتوانێت بۆ ماوەیەکی زۆریش لە حکومڕانی بمێنێتەوە زانی چۆنە من پێم وایە هیچ کەس بۆ ماوەی زۆر نامێنێتەوە باوەڕکە ینی ئەوانەی زۆر ماونەوە سەدام حوسێن مایەوە حزبی باز مایەوە بەڵام نەتیجەکەی چی بوو سەدام حوسێن لە کاتێکا دەسەڵاتی هەبوو لە کاتێکا ئیمکانەتێکی زۆری هەبوو پشتیوانی نێودەوڵەتی هەبوو و ینی وەزی ئابووری عێراقی زۆر باش بوو بەس دەرەنجام بزانە بە چ ڕیسوای یەک ڕۆیشت و حاڵی چی بەسەر هات و هەموو دەسوولایەنگرەکانیشی چۆن تیاچون بە کوڕ و کەس و کارەکەشیەوە يعني خواهي پروردگار لقرآن بيمان أفرمي وسيعلم الذين ظلموا أي منقلب ينقلبون يعني سين بو استقبالي قريبة يعني بزور بزوية زانن دوري جنية هم استمكارك شون لناوتشي وشون رسوا به اما ما حقيقته في قرآني خواهي پروردگار فرمي وامر راستيش ميجو بيمان الله هر کس یک تمني چی هبه هر کس بقدر تمني خوي ديان دیکتاتوری دی ولولاتکی خوي ولولاتانی دراوسي ول دور و نزيك سەرنجامیان چی بووە کارێکان فرعونێک بۆ لە شوێنی خۆی ئەم برادرانەی ئێمە ژەگەروا بیرکەنەوە مەسیریان لەوانە باشتر نابێت چکەوە حقیقەتێکە قورئانە فەرمێ ئەوە حقیقەتێکە مێژوو پێمانەڵێ هەمومانە واقع ئەمان بینی و خۆشیان بینیویانە خی پەروەردگار پێمانە فەرمێر کەس ئەوانەی یەنە سەر دەسەڵات و بەم دەسەڵاتدارانەی ئێرەی هەرێمی و عراقیشەوە وسكنتم في مساكن الذين ظلموا أنفسهم ئێوە لەو خان و شوێن و بینایانە نیشتەجێبوون کە پێشتر زاڵمەکانی تیابوون کۆشکەکانیان ئێستاماونەوە بۆ ئەمانە ئەوان مردن ڕۆیشتن تیا چون ڕیسوا بوون ئێستا کۆشکەکانیان ماوە خۆی گەورە فەرمیەوە لە هەمان کۆشکان وسكنتم في مساكن الذين ظلموا أنفسهم وتبين لكم كيف فعلنا بهم بەچاوی خۆتان بینیتان چیمان پێکردن باشە مادام ئێوە بینیتان ئێوە چیان لێهات بە چاوی خۆتان بینیتان ئێوە شاوڕێ بکەن وتبين لكم كيف فعلنا بهم وضربنا لكم الأمثال ئەوە نمونەیەکە بۆ ئێوە لە کۆشکی ئەوستەم کارانایە بوون کە پێشەوە حکمیان کرد لە ناو چون ڕۆیشتون ئێوەش وریا بن وەکو ئەوان مەکەن چونکە مەسیری ئێوەش هەروای لێ دێ دواتر ئێوەش وەکو ئەوان لە ناوەچن ئەمە حقیقەتێکە هەموو ئەو کۆشکانەی تۆی بینی لەم دنیای هەنا و قەڵایانەی کە کۆنن دەیان و سەدان پاشای گۆڕیوێک لە دوایە ئەی بۆ پندیان وەرنەگرتو بۆ هەندە عاشقی پارە بەڵام ئەزانی چی ئێمە وەکوتم ئێمە لە وڵاتێکا ژین میلەتێکی خەبات و خوێنی زۆر ماڕۆشتووە کورد دایان و سەدان ساڵە چاوەڕێەوە بۆ خاوەنی وڵاتی خۆی بێ و خاوەنی کیانێکی خۆی بێ ئەو ڕۆژەی کە دەرفەتێک ڕستا دوای ڕاپەڕین خەڵکی کوردستان چاوەڕێەوە بۆ ببینە دەوڵەتی سربەخۆ و کورد حکمی خۆی بکە و ئیتر مافی چارەی خۆنووسینمان هەبێەوە ئێمە بۆ خۆمان بڕیار لە چارە نووسی خۆمان بدەین
بەڵام بەداخەوە ینی ئەمانە خەڵکیان وا بێ هیوا کردسا خەڵک نەباوەڕی بە کوردایەتی ماوە و نەباوەڕی بەم دەسەڵاتی کوردی ماوە کارەساتی قوڵقاندووە جگەلەوەی بارودۆخەکان بەرەو باشتر نەبردو ڕۆژ بە ڕۆژ ئەرێمەکان بەرەو خراپتر بردووە هەرێمی ئێمە فشاری زۆر گەورەی لەسەرە خۆ دەزانی وەکو کێشەکان کێشەی زۆری سیاسی و ئابووریمان هەیە کێشەی ناوخۆمان هەیە لە نێوان هەردوو حیزبی دەسەڵاتدار کێشە هەیە لە نێوان خەڵکو و حکوومەت کێشەمان هەیە لەگەڵ بەغدا نەمانتوانێت کێشەکان هیچی چارەسەر بکەین لە هەموو لەو لاشەوە دراوسەکانمان لەگەڵمان باش نین یعنی حکوومەتی هەرێم نەیتوانیەوە کارش بکە من لەگەڵم ئێمە سیاست دەکەین نەبێت لەگەڵ دراوسەکان باش بین لەگەڵ دەوروبەر باش بین هەمان ناتوانێت لەگەڵ بەغداش پێک بێن و ڕێککەون ئەو تا لەسەر فرۆشتنی نەوت بە بێ ئاگای بەغدا کێشەی گەورە لە پێشە بەوە دادگا بڕیاری دا و دواتر جێبەجێش دەکرێتەوە دەیبینین بزانین لە داهاتوو چیەکەن جامە لە هەرێمێکیان حەزەکەم زۆر بە بزانین بە ڕاشکاوی دراوسەکانی کوردستان کە تورکیاش و ئێرانیشن پشگیری بەغداکەن لە دژی هەرێم و هەر کاتێکیش ئەگەر بەغدا بێدەسەڵات بێلەوەی بێخاکی کوردستان داگیرکە ئەوان بە ڕاشکاوی و تویانە دێن کوردستان داگیرەکەن منێکێک لەو مەترسیە گەورانەی بینم ئەوەیە کە ئەم وڵاتە زلێزانەی دراوسێمان هەرێکیان بێن دەست بەسەر پارچەیەکی هەرێمی کوردستان نابگرن یعنی ئەوانەی سیاستیان کردووە ئەوەی واقعەکان خوێندوتەوەی ئاگادارن ئەوەی چێکە لەو مەترسیانە ئێستا باز لە سڵاسی خاکی دۆک دەکرێت کە ئێستا لەژێر کۆنتترۆڵی تورکیادا بێ ومان شێوم ناوچێ یقی ناکات کاکە دایان بنکەی تورکی هەیە خۆم بنکانە بە ئاشکرا لێرن هەر کەسێک بیانەوێ بە ئاسانیە توانن اختیالیکەن تیرۆریکەن بیکوژن لە کەلار و گەرمیانەوە هەتار شوێنێک بێ هیچ کە سنووری نییە لەم سلێمانی لار شوێنێک بیانەوێ ئەیکەن لەبەرەوە هەرێمەکەی ئێمە بخۆی لە مەترسیان وەکو وتمان دەوروبەر و دراوسەکانمان زۆر حەز بەبوونی ئێمە ناکەن ئێمە خۆشمان بەڵام ئێمە خۆمان نەمانتوانیەکەمی مەترسیەکە دروست زانێکی مەترسیەکە خۆمانین خۆمان نەمانتوانیوە حکوومەتێک دروستکەین حکوومەتی خەڵک بێ نەمانتوانێت کێشەی ناوخۆ هەڵکەین نەمانتوانێت دویدارەی نێڵی نەکێتی پارتی تا ئێستا نانتوانێت ڕێککەوت ئەجا کوردستان داهاتێکیەوە نانتوانێت بەم داهاتە خزمەتی خەڵقی پێ بکەن نانتوانێت بەم داهاتە کوردستان بکەن بە دەوڵەت قەتەر ڕوبەڕووی کێشەیەکی زۆر گەورە بووە هەموو دراوسەکانی کە ئەوانە زەبەلاحن لە دنیا پشتیوانیان هەیە سعودیە و ئیمارات و بەحرین و کوێتیش و هەموو خلیج بەرامبەری وەستانەوە حەساریان خستە سەر و هەموو دەوڵەتانی عەرەبی بە میسر و کوێبکێشەوە هەمووی دژی بوون بەڵام ئەم وڵاتە بە سیاسەت و لێزانی خۆیان لەبەرەوەی لانی کەم خەڵقی قەتەریان لەگەڵا بوو داهاتەکەشیان خستە خزمەتی پرۆسەکان توانیان وردە وەزعەکەوا لێ بکەن عەرەب بەڵێ انقلب السحر على الساحر یعنی ئەمان زاڵ بوون بەسەر ئەوانە و دەرەنجام قەتەر زۆر بەسەر بەرزی لێی دەرچوو لەبەرەوەی خۆیان دەوڵەت بوون سیاسەتیانە زانی لەگەڵ خەڵکی خۆشیانە ڕێک بوون بێمە بەداخەوەڵێم ئێمە حکوومەتی ئێمە دەسەڵاتی کوردیە کە هەیە نەیتوانی و خەڵکیش لەگەڵ خۆی ئاشکاتەوە کاکە لە 1970 خەڵکی کوردستان حەزەکار نەمێنێ تۆ لەو گەڕێوانەی کۆی لێ دەسەڵات بەداخەوە یعنی من کابینم من کۆمنتێکم بینی لەسەر بابەتێک بڵاو بۆ کە مەترسی ئەوە هەیە تورکیا بێ بەشێک لە هەرێمی کوردستان داگیرکە زۆربەی زۆری خەڵکەکە کۆمنت و نووسی و نووسی و جاقی چێکە بابێ ئەمە کارەساتە ینی خەڵک پێی خۆش بە وڵاتەکەی داگیر کرێت لە داخی ئەم دەسەڵاتە ئەمە کۆی لات و عەرەب بەڵێ کە المستەغیث من الرەمضاء بالنار لە تاو گەرماکە لە ناو خۆڵایە ئەوەندە خۆڵەکە گەرمە قاچێ سووتێنێ وازانێ ئاگرەکە باشترە خۆی کا بە ناو ئاگرەکە خەڵقی ئەمە ئێستا لاتوە ئەوەندە ئەم دەسەڵاتە ئازاری داوە داگیرگەری کوردستانی پێ باشترە کاک بۆیە ئەمانە نانتوانی و خەڵک ئاشکەنەوە لە کاتێکا دەرفەتی ئەوان هەبوو ئاشتەوایی بکەن لەگەڵ خەڵکە دەرفەتی ئەوان هەیە لە ناو خۆیانە ڕێککەون کاکە ئێستا شەڕی پۆستە لەسەر پۆستێک چێ سەر و کۆمار بیا چێ سەر و کۆمار نەبی خەڵک کێشەی نان و ژیانی هەیە قەوارەکە لە خەتەرایە هەرێمی کوردستان لە خەتەرایە هەموو تاکێکی ئەم وڵاتە زۆرینەکەی برسیە بە دوای لوقمەیە ناناگەڕێ بە دوای واگەڕە عەربانەیەکی دەستێ کاسبی پێ بکاو کە ناشی هێڵن بە دوای واگەڕە پارەی ماتۆڕێکی دەستکەوە دلیڤەری پێ بکات کە ناشتوانێ بیکە بەڵام جارێمان کێشەی وایە چێ سەرۆک بێ و چێ سەرۆک نەبێ کێشەیشتی زۆر سیر و سەمەرەیە کە خەڵک لێ تێناگات تازە خەڵکی سلێمانی تێناگا باشە بودجە بۆ سلێمانی سەرف ناکرێت هەر بەڕاستی من خۆشم ینی زۆر لێ تێناگەم زۆری گوێم گرتو زۆر گوێم گرتووە وەزیریش بووم و وستوشمە یان لە شتیشە زانم و پرسیاریشم کردووە و ئەمێ بزانم فێڵەن ئەم مەتەڵە هەڵ ببێ ئەم کێشەیەکێتی سلێمانی بۆ هەڵ نابێ ڕاستەیەکێتی داهاتەکەی بەشێکێ با کەس نازانێت لەکوێ ئەمە ڕاست بەڵام ڕاستیشە پارتیژەیە حەساب بخاتە سلێمانی سەر سلێمانی و ڕاستیشە پارتیەوێ لەو ڕێگایەوەی کێتیش و سلێمانی زایفکە بەڵام یەکێتی خۆشی کارێکی نەکردووە یخۆ کاکە هەر ئەم شارە ئەم هەرێمی سەوزە
بەو تعبیرەکە ئێستا هیچ شوێنێک سەوز و زەر نەماوە چکە خەڵک باوەڕی بێکیان نەماوە بەدەسەڵات و چەک نەبێ لە سەردەمی مام جەلالە سلێمانی لە هەموو ڕوویەکەوە وەزعی لەولێریش باشتر بوو دێ باش ئێستا وا تۆتە دواوە ینی لێ و چادرە لێرە نادرێ لێ پرۆژەکان هەر دەکرێ بڕاستی بەردەوامەکانی خۆیان ویان لێ ینی من حەزاکەم خۆمان بخەڵەتێنین بڵێ سلێمانی ئەمە ئەوەی بۆ کراوە بڕاستی سلێمانی چی بۆ نەکراوە سلێمانی زۆر بەرەو دوا دێتەوە یعنی من پێم وایە بێچێتی و پارتی بە هەردوو لا سزای خەڵقی سلێمانیە دەن دەزانە خەڵقی سلێمانی خەڵکێکی شۆڕەجێرە خەڵکێکە زوڵمستەم قبول ناکە خەڵکێکە زوو دێتە دەنگ خەڵکێکە خوێنی گەرمە خەڵکێکە ڕاپەڕینی کردو ڕابردوو ئێستاش و داهاتوو شار خەڵقی سلێمانیەکە سزایە دەن سزادانەکە هەر گشتیش نییە دکتۆر ئێستا بۆ منە ڕەنگە لە هەولێریش هەندێک شەقام قسەیتیان نییە منەوەی باسم من سەرجەم ئەو کێشانەی دەستەکان بۆ نمونە بزڵت ئەزانانی ئەو کێشانەی باسم کردی هەموو کوردستانە بۆ هاوڵاتیە کە لە دهۆک و زاخۆیە باشترەژی لەوەی لە کەلارەژی بۆ ئەوی شەر لیترێ بەنزین ناکڕێ بە 1500 بۆ ئەوی شەر بە دوای ئیشان ناگەڕێک هیچی دەست ناکەوێ بۆ ئەویش هەمان کێشەی نییە بۆ ئەو گەنجانەی لە دەریای ئیجا خنچێن چەندی خەڵقی کەلارەوەش خەڵقی زاخۆیە کاک خەڵک هەر هەمووی بێزارە هەموو هاوڵاتێک کە لەم هەرێمی کوردستانە بێ هەمووی مافی خوراوە هەمووی نازانە داهاتەکەی لەکوێ بەڵام لە هەندێک شتا سلێمانی زیاتریش فشاری لەسەر من بە نمونە باسەکەم بۆیە ئەڵێم ئێمە ڕۆژ بە ڕۆژ برینەکان قوڵترەکەینەوە کێشەکانی خەڵک ڕۆژ بە ڕۆژ زیاترەکە من نەمانتوانیوە نەناوخۆ کێشەکان حەلکەین نە لەگەڵ خەڵک ئاشبینەوە نە لەگەڵ بەغدا کێشە حەلکەین نە لەگەڵ دراوسەکان هیچمان نەکردووە باشە بەس ئێستا کێشە نیە لە کەمی داهاتەکە چونکە ئێستا باز دەکەی بۆ منە حیزبی ڕۆژاوە هەیە حیزبی ڕۆژهەڵات هەیە هەر لەسەر بوجێ هەرێن پارەوە دەگرێت بەس بۆ گەنجەکان خۆمان دامەزران نەبێ ناکرێت ئێرانی هەبێ زانیی ناکرێت بڵێن کەمیداشی خۆمان لەسەری موچە بمرێ ناکرێت بڵێن کەمی داهات هەیە لە هەرێمێک کابی ڕۆژی 600,000 بەرمیل نەوت بەرهەم بێنی یا بینێرێ دەرەوە بێژگەلەوەی لە ناوخۆش بۆ مەسفاکانەچێ بڕێکی زۆریش غاز بەرهەم بێنی و بەرمیلی نەوتی $100 بکە دوجار نتوانی موچە بدەی نتوانی 4 پرۆژە جێبەجێگەی پرۆژەکان هەمووی وەستاوە کۆمپانیەکان زۆری فلاسی کردو زۆری چۆتە ماڵەوە پارەی لای حکوومەت نایداتەوە یعنی ناکرێ لە هەرێمێکی بچووکە 600,000 بەرمیل نەوت بفرۆشی و هەر بەرمیلێکی بە $100 دوجار موچەشت بە تاوای پێ نەدرێ ئەمە پرسیارێکە مەتەڵێکێک کە کەس پێ حەل نابێت ئەی باشەی کە نەوت هاتەوە $20 و $30 چیەکە باش بەس دکتۆر موچە نییە بۆ خەڵک کڕین بۆ حیزب کڕین ئەوە نییە کەناڵ دامەزراندن موچە هەیە بۆ کەناڵەکانیان موچە هەیە بۆ حیزبانەی سەربەوانن موچە هەیە بۆ ئەو کەسانەی کە کۆیلەی خۆیانن موچە هەیە بۆ دژایەتیکردنی یەکتری موچە هەیە بۆ هەڵمەتی هەڵبژاردن و پارەبەخشینەوە تەخشان و پەخشانکردنی پارە هەیە بۆ هەموو ئەو پێداویستیانەی خۆیان بۆ دەستگا تایبەتەکانی خۆیان پارەی خاڵی سەرفەکرێت بۆ پێداویستەکانی خۆیان بەردەوام لەسەر هەر گردێکە و بینایەک هەڵە تەوقێ و کۆشک و تەلارێک دروست دەکەن پارە و هەمووی بۆ ئەمانە هەیە پارە بۆ بەنزین و پێداویستی مەسوول و بەرپرسەکانیان بیستی سیارە بە دوایانەوە هەمووی هەیە کە ناکرێت لە وڵاتێکا تۆ کێشت هەبێ بۆ خەڵک ناژی بۆ بە ئۆتۆمبیلێکەوە ناسوڕێ ینی چییە ئەگە کوڕی خەڵقی و کوڕی پێشمەرگەی وەکو پێشمەرگە ژیاوی لە ناو خەڵکە بۆ چیە ترسی تۆش بە ئۆتۆمبیلێکەوە وەکو ئەمەوە سەرکردانەی دڵسۆزی خەڵکەکەی خۆیانن ئەوە نمونونەکەی لە ئەوروپا هەیە ئەوە لە وڵاتان لە ئیمارات هەیە ئەوە لە قەتەر هەیە سەرکردەکانیان دیوەخانیان هەیە خەڵکەک ئەشنە ناو بازارەوە ێ بۆ ئەمان واناژی باش وەزێمە سەرکردەمان هەیە لە کوردستان پیاوی دەوڵەمە دەرمان هەیە ببوورە ئێمە سەرکردەمان هەیە هەبوو بەڵام ئێستا بەڕاستی هەمووی بۆ تیجارەتەکە و بزنسەکە بەسەر شانی خەڵکەوە هەمووی بۆتە بزمان چونکە گە سەرکردەیەک نەتوانێت ناو میلەتەکە بژی نەتوانێت وەک ئەوان بژی نەتوانێت بێتە ناویانەوە نەتوانێت بێتە ناو بازار نەتوانێت بە سارەیەکە و گەڕێ من پێم وایە سەرکردەیە و خەڵکە نییە بۆ متمانەی لە دەستداوە چونکە کاتێک سەرۆکی سەرکردە باوکی میلەتە بێوکو باوکێک وا بێ لە ناو ماڵەکانی و خێزانەکە هەمان خواردن بخواوەکە ئەوان بژی و ئەمین بێ لەیان و خەمیان بخوا بە دەمیانەوە بێ کێشەی ئەوان بە کێشەی خۆی بزانێ بەڵام بەڕاستی ئەمانە هەموو ئەو سیفەت و خستڵەتان لە دەستداوە بۆیەش خەڵکی کوردستان بێزار بووە من جارێکتری لە دڵسۆزی لە مۆردەسەڵاتی کوردیە پێشەوەی کوردو هەرێمەکەمان لە دەست دەرچێت جارێککە بکەینەوە دەست بەغدایان داگیرکەران لەم لاولاوە پەلامارمان دەن حەقی خۆیەتی ئەم بەرپرسانی سیاسی کووردە خەباتی ئەم دایان و سەدان ساڵە بە فیڕۆ نەدەن ئەم هەلە لە دەست نەدەن
بێنەوە ناو خەڵک لەگەڵ خەڵک ئاش ببنەوە ئەم داهات و سەرەت و سامانە بێنن بۆ خەڵقی سرفکەن بێن گوێ بۆ کێشەکانی خەڵک بگرن واز لە ململانەی یەکتری بێنن واز لە دەستشکاندنەوە یەکتری بێنن بن خزمەتی خەڵکی کوردستان بکەن ئێستاش هەلێک لەبەر دەستماوە باوەڕکە کاتێک دێفریا هیچیان ناکەون فریای ئەوە ناکەون دیفاع لە کورسی و دەسەڵاتەکەی خۆیان بکەن فریاوە ناکەون ئەو سەرەت و سامانەی هانن لە کۆشکەکانیانە بیبەنە دەرەوە مەگەرەوەی بردویانەتە دەرەوە ئەوی براشە دەرەوە چۆنی سەرکردەکانی دیکتاتۆرەکانی پێش ئەمان پارەکان بلۆک کرا بە سەدام حوسێن و بە قەزافی و بە زەین العابیدین بن عەلی و بە موبارەک و کێوکێوە پارەکانی ئەمانی هەمووی بلۆگە کرێ و لێ هیچ فریان ناکەوێت جگەلەوەی مێژوش خۆی تەعالا ڕەحمیان پێ ناکە لە قیامەتە سزای هەموو کەس هیچ کەس حەقی نافەوتێ و سزای خەڵکیان لێسەنێ مێژوش ڕەحمیان پێ ناکە چونکە نایانتوانی سەرکردەیەکی باش بن نایانتوانی بۆ خەڵک بژین لە ناو خەڵکا بژین وەکو خەڵک بژین بۆیە لەم ئێستاش دەرفەتێک ماوە پێشەوەی کار لە کار بترازی ئەتوانن بەخۆیاندا بێنەوە بەڵام ئینسان کە سەیری ڕابردووەکەیانەکە و سیرەکەی هیچ نابیستن شاعیرێکی عەرەب بەڵێ لەقەد ئەسمعتە لەو نادەی تەحەیەن وەلاکین لا حەیاتە لمن تونادی ئەگەر ئەم هاوارەی ئێمە بۆ زیندویەک وایە جواب یەدایەوە بەڵام لەبەرەوەی جواب ناداتەوە دیارە حیا ڕوحیتیان نییە بەنێوانە گوێ بۆ هاوار و ناڵەی هیچ کەسێک ناگرێت نە مناڵێک نەکۆی لەیەک نەدەسەڵاتدا سوپاس دەکەم ناوبرێکمان هەیە کاکتۆر دێمە وڵاتان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێژ کورت و دەینە وڵاتان لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر. کۆمپانیای ئاکۆکەریم ئەزمموی چەندین ساڵ لە دابینکردنی ئەلەمنیۆمی ئازل و سیستم و دەبڵ شوشەی سکۆریت و لوئی دژەخۆر. جوانترین مەحاجەرەی مۆدێرن و کلاستی هەمیشە نوێگەری دیزاینی ناوازە و دەگمەن ئەزمونێکی زۆر و کارامەیی تەواو لە جێبەجێکردندا دەرگا و پەنجەرەکانمان بێهاوتایە لە کوالتی و مانەوەدا جوانیەکی شایستە بە بیناکەت دەبەخشین لەگەڵ ئێمە دڵنیایت کە هەڵبژاردنەکەت دروستە تۆش ماڵێکی ئارام و ژیانێکی جوانتر هەڵبژێرە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی دڵنیا بوونینیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بڕست کاکتۆر پێشتر باسیەوەمان کرد کە داهاتەکان بەنات پەرۆنەدا بەش دەکرێن بەس ئێستا کێشەوەیە کە حکوومەت بۆ منە قەرزداری موچەخۆرانە ئامادەنی قەزەکەیان دێتەوە بەڵام فشارەیە بۆ باج ڕسومات و باج ڕسوماتێکی زۆر لەسەر خەڵکی کاسبکار ئەوانەی دوکاندارە تا بازارەکەش وەکو پێویست نییە بەڵام دووبارە ئەو فشارە دروست کراوە پێ دوایە ئەمە تاکەی دەتوانرێت بەم فشارانە لە خەڵک ئەم داهاتانە کۆ بکرێتەوە و نەخرێتەوە خزمەتی خەڵکیش دەی خۆی حکوومەت پلانی نەبوو ئەمانە کۆمەڵێک خاڵن تاوەکەر یەکترین حکوومەت لە کاتێکان موچەی خەڵک نادا و ناویانێ پاشەکەوت خەڵکیش پەنابەوە بە باج نەدا پارەی ئاو نەدا پارەی کارەبان نەدا پارەی سەرپێچەکانی تریش نەدا و کاتێکیش کە حکوومەت موچە نادا پێویستیەکان بۆ خەڵک دابین ناکە و باجی زیاد دەکا ئەوە شارێک کە لەسەر خەڵک دروست دەکا حکوومەت خەڵکێکی زۆر پارەی ئاو کارەبان نادا بەڵام ناشتوانێت کارەباکەی ببڕێ
لەبەرەوەی لەو لاوانەی توانێت پێداویستی تری بۆ دابینکە و ناتوانێت موچەکەی باتێ ئەمە حکوومەتی تووشی ئیفلیجی و شەلەل کردووە کۆمەڵێک کێشەن کە تا ئێستا پێی هەڵ نابێ ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بیتوانایە موچەی خەڵک بدا و خزمەتگوزاری بۆ خەڵک دابینکە کارەبا 24 ساعتیە بێشی توانی بڵێ پارەی کارەباکە نەدەی لێ دەبڕین ئەتوانی کارەبا بکاتە پریپید بە کارت خەڵک کارەباینکە بکڕێ و سەرفیکا بۆی کارەبای زیادیش بە فیڕۆنەچ چکە بەڕاستی زۆری بە فیڕۆچی حکوومەت تاسە نەیتوانیوە هەژماری بانقی بۆ مۆزەفین دروستکات لە تەواوی دنیاشتی وانە لە دەورەت ینی هەژارترین و نازانم داماوترین دەوڵەتی دنیا لە مۆزەمبیقەوە من زۆر وڵاتی دنیاچم ینی زیاد لە سەر و 50 وڵاتی دنیا گەڕاوم و ئاگاشم لێ و متابعم کرد هیچ وڵاتێک نییە تا ئێستا ژماری بانقی نەبێ هاوڵاتیەکانی مۆزەفەکانی حکوومەت کاکە خەڵک کۆمپانیا هەیەی ئێستا بەشێک لە کۆمپانیەکانی هەرێمی کوردستان ئەو کارمەند و مۆزەفانەی لەوێ ئیشەکان هەژماری بانقی خۆیانەیە پارەکان بۆ خەنە ناو حساب بانقی خۆیانەوە سەر حساب بانقیکە حکوومەت هەرێمی کوردستان نەیتوانی سیستەمی بانقی دامەزرێنێ نەیتوانی هەژماری بانقی دانێ بۆی خەڵک نەچێ ڕیز بێ بۆ موچەوەرگرتن لە ڕۆژی خۆیان هەموو لە سەری مانگێک پارەکەی بچێتە ناو حساب بانقیکەوە دوایی بە پێی پێویست پارەکەی ڕاکێشە هەم حکوومەتی فلاسینەیە کرد ئێستا خۆی پارەشیە بێ پارەدار بێ لە ماڵەوە خستوێتێ ناو ژێرزەمین وشتەوە لەبەرەوەی سیقەی بە بانقەکە نییە و لە سەرگرتنی شاوەسی ئەگەر حکوومەتی توانێت هەژماری بانقی دروستکە سیستمی بانقی چالاک کاتەوە هەر بۆ خۆی باش بوو خەڵک پارەی لە بانقادانا پارەکان لە بەردەستی حکوومەت هابوو هەر کاتێکیش موچە وایە وەداوە دابەزیێتە سەر حسابەکەت خەڵک سیقەی بە بانقەکە بوو بە پێی پێویست لێ ڕاکێشە پارەکە لەوێ هەرمایەوە حکوومەت مشکلەی نەبوو دوایی هەر ڕقەمێک هەموو جارەیە بدەوە چوە سەر حسابەکەت چوە سەر حسابەکەت خەڵک چاوەڕێوە نەیەکرد کاغەزەکە بێتە لای کە هەموو ڕۆژێ ئەم کاغەزە هەرە دڕێ و فڕێ بدەیرەوە مشکیشەی خوا نەیتوانی حکوومەت هەرێمەوە بکە ئێستا ئێران کە ماوەتەوە بەهۆ ماوەتەوە خەڵک تەنها کارتێکی پێ ئەگەر خاوەنی دایان ملیار تمەنیش بێ هەمووی لە بانقایە کارتێکی پێ و کارتەکە بەکارێنێ و کڕین و فرۆشتن بەس پارەکە لای دەوڵەتە بەڵام لێرە نایانتوانی ئەوەش بکەن ینی کامە کارێکی زۆر سادە بوو ئەی بۆ باج ڕسوماتەکە دکتۆرە ئەو فشارێکە لە خەڵک دەکرێت باز ڕسوماتەکەش بەشێکی زۆری بۆ کۆمپانیا حزبی داین چییە کارە ساتەکە لەوێ نیە من لەگەڵەوەم باج و ڕسومات دەبێ هەبێ وا بێ ڕێکیش خرێ لە تەواوی دنیا هەیە و دەوڵەتانی دنیا بەشێکی زۆری واریداتەکەیان بریتە لەم باج و ڕسوماتە بەس باج و ڕسومات لە خەڵکی فەقیر نا کاکە لێرە کۆمپانیا زەبەلاحەکان لە باش بەخشراون کۆمپانیای نەوت کۆمپانیای غاز کۆمپانیا گەورەکانی بەرەمهێنانی شیش و چیمەنتۆوانە هەر هەمووی بۆ ماوەی چەندین چەند ساڵ لە باش بەخشیویانن تۆ لە کۆمپانیا زلو زەبەلاحەکان باج وەرناگریاتووی لە فەقیر وەژارەکە و لە چینی خوارەوە فشاری خێ سەر باجەکەش ڕێژەیەکی زۆرە لە چاو داهاتەکەی کە هەیە یعنی ناکرێ ئەو ڕێژە زۆرە لەسەر ئەم باجە ئەم ڕێژە زۆرەی باج وەرگیرێ لەسەر داهاتێکی زۆر کەم کەەوەش بۆ خۆی بۆتە فشارێکی کە لەسەر خەڵکەکە چۆن وەکو پێم وتی موچەی هەندێک کەس 200,000 و 300,000 و 400,000 بەڵام ئەگەر چوارم پێرمۆلیدەی هەبێ بێ وەزام 80,000 بە باڵێ 20,000 باڵێ ئێ باشە تۆ کرێ لە 150 موچەکەت بەس بێ بێهی مۆلیدە ئەی کارەباکە کارەبای حکومی ئەی ئاوەکە ئێ باشە تۆ ئەو ڕێژە زۆرە باجۆرەگری لە وڵاتە لە خەڵکانێک کە داهاتێکی زۆر مەحدودیان هەیە ئەمەش بۆ خۆی جۆرێک کە فشارە لەسەر خەڵک فشارە لەسەر ئەو چین کە هەیە دوجاریش ئەموو ئەم باجانە بۆ کوێ ئەچێ ئەمە گرنگە لە هەندێک وڵاتە باج زیادەکەن پارە زۆر لە خەڵک وەرەگرن ئەگەر کەسێک مەس بۆ نمونە لە وڵاتێکی وەکو نەرویج ئیش بکە هەندێک کەس هەیە لە مانگێکە 30,000 دلار پارە پایاکە من خەڵکم بینیوە ینی توێتی من خۆم لە مانگێکە 30,000 دلار پارە پایاکەم هاوڵاتی کوردە لەوێ ئیشەکە من چوم لە نزیکەوە سرم لێدا ئەمەی من پایەکەم لە سەدا نزیکەی 50 حکوومەت لێمەسەنێتەوە باشە بەڵام هەر کێشەی نییە لە سەدا 50 ئەوەی پایەکە حکوومەت بە ناوی باجەوە لێی وەرەگرێتەوە بەڵام حکوومەت هەر کاتێک ئەم نەخۆش کەوت لە مانگێکە 3-4,000 دلار موچەی پێدا هەر کاتێک تەمەنی بوو بە 6 ساڵ و سەر و 6 ساڵ مانگی 2-3,000 دلار پارەی پێدا مناڵەکانی ئەم حکوومەت پارەی پێدا بۆ گەشت بۆ نەخۆشی حکوومەت هەموو پارەی پێدا
بێ پارە قەرزکە حکوومەت دەیداتێ دوای لێ وەرەگرێت حکوومەت خزمەتیەکە بەلایە مهم نییە و باجە بدە دەرفەتی ئیشی بۆ دۆزیوەوە ئیشەکە قەچێکە لە مانگێکە 20,000 دلار پایەکە با 10,000 باتەوە بە باجوو با مەسروفیش گران بێ با مانگی 5,000 دلاری سەرفکە دوجار هەر لی زیاد دەمێنێتەوە بەڵام لێرە باجەکەی وەریەگرن پارەی نەوتوغازەکە کە وەریەگرن داهاتەکانی ترکە وەریەگرن هیچی دیار نییە بۆ خەڵک سرف ناکرێتەوە خستخانەکان دەرمانی تیانێ خەڵکی خێرخوا دەرمانیان بۆ بە قوتابخانەیەکی تازە نەکراوەتەوە 4 ڕێحلەی تازە نەکراوە بۆ قوتابخانەکان ئەونی سپێشیاندانەوە سپەی خوێندە سپێ دەکا بۆەوەی کە بۆ نیشتیمان کارەساتی گەورەوەیە لە وڵاتێکە کە خەڵک بێهیوا بۆ لە ژیان بێهیوا بۆ لە دەسەڵات بێهیوا بۆ لە کوردایەتی سێ ڕۆژی یەکەمی سەرەتایی کردنەوەی دەستپێکی دەوام بۆ هەڵمەتی خۆشەویستی نیشتیمان و ئینتیمای نیشتیمانی بەڕاستی ئەمان ئینتیمان بۆ نیشتیمان نهێشتووە ئەوە مەحزە لەو گاڵتەجاری بۆ خەڵک من پێم وایە لە 180 خەڵکی کوردستان ئەو بە سوکایەتی ئەزانێ تۆ ئینتیمات بۆ نیشتیمان نێژ ئەو ڕۆژەی کە ڕۆژنامەنووسی نیشتیمان بە شەقی هەڵەدرێ ئینتیما بۆ نیشتیمان نەما ئەو ڕۆژەی بە بەرچاوی قوتابیەکەەوە شەق لە مامۆستاکە هەڵەدەی کە داوای مافی خۆیەکە ئەو ڕۆژەی کە شەقل لە مامۆستا هەڵدا هیچ ئینتیمایەکت بۆم نیشتیمانە نهێشت ئەو ڕۆژەی کە نیشتیمانێک تۆ تیا سزا بدرێ خەڵک بڕوا مردن هەڵبژێرێ بچێتە ئەوروپا بچێتە ئاسیا بچێ ناو دەریا بخنچێ ئینتیما بۆ نیشتیمانی چی نیشتیمان ئەو کاتە خۆشە کە تیا ئەژی نیشتیمان ئەو خاکەیە کە لەسەری ئەژی نیشتیمان ئەو خاکەیە کە لە خێر و بێرەکەی ئەخۆی نیشتیمانێک تۆ نەتوانانی لەسەری بژی نیشتیمانێک لە خێر و بێرەکەی نەخۆی نیشتیمانێک دزراو بێ خێر و بێری بۆ خەڵکی تر بێ تۆ بەش تێڵدان و برسیکردن بێ دیترە خەڵک ئینتیمای چۆن بۆ نیشتیمانە بێنێ نیشتیمانی ئەو خەڵکە وڵاتەیە کە تیاژی ئەو کوردەی لە سویداژی سوید بە وڵاتی خۆی زانێ بەرگریشی لێکە لەبەرەوەی بەخێویەکە هەڵێ لەوێ ئەژیم ئەوەی لە بەریتانیاژی ئەوێ بە وڵاتی خۆی زانێ و خەمی ئەوەیەتی باوەڕکە ئەوەی بەلاوە گرنگترە لێرە حەزەکە ئەم دەسەڵاتە ئێرە لە ناوچێ بەڵام بۆ شاژنێک کەوەکو دیکتاتۆر 100 ساڵە لەسەر حکومە بۆ یەگری ڕسمێکی داناوە خەمی شاژ نەخوا بۆ لەبەرەوەی لە وڵاتەکەی خواردووە بە نیشتیمانی خۆی زانێ هەربیر لەوە ناکاتەوە بڵاوە شەقرەم دیکتاتۆرە ژەمە 100 ساڵە و خێروبێری وڵاتە ئاخۆن 70 ساڵە و کورسێ چۆڵ نەکردووە بەڵام گرنگەوەی لە وڵاتە ئەژی بە نیشتیمانی خۆی زانێ وەکو وەفایەک بەرگری لێک ئێمانە هیچ شتێکیان نێشتێتەوە خەڵک خەمی نیشتیمان بخوا ئیت بەڕاستی من پێم سەیرە یانێتەوێت لە مناڵێکا چی دروستکی هەستی خۆشەویستی بۆ نیشتیمان وا دروست نابێ بەکردەوە دەبێت بەکردەوە دەبێت بە خزمەتکردن دەبێت بە پرۆژە دەبێت مناڵەکە کە سەرمای بوو سوتەمەنی بۆ دابینکە کە گەرمای بوو سپلیتێک لە پۆلەکەی هەبێ کە دەفتەر و قەڵەمێکی پێویست بوو بۆی بەرە قوتابخانەی باشیە بێ مامۆستای باشیە بێ مامۆستاکە برسی نەبێ ئەو قوتابیانەی پێڵاویان لە پێێنێ پێڵاوی بۆ بەرە وی جلی لە بەرنیە جلی بۆ بەرە بێ وا بێ کاکە ئەوە خۆشەویستی بۆ نیشتیمان دروزەکە نەک تۆ بێی بە قسەی باق و بریق بتەوێ خۆشەویستی بۆ نیشتیمان دروستکێ بەس لەولاوە تۆ نیشتیمانی فرۆشا بێ نیشتیمانیان فرۆشتووە بێگومان ئەم نیشتیمانە ئەم خەڵکە نەماوە بەڕاست بە ناچاریش لەسەریەژین وەکوتم سامانی ژێر زەوی و سەر زەوی ئەم نیشتیمانە فرۆشاوە باش کاتمان کەماوە دکتۆر بەس دەمەوێت سەبارەت بە ئەم کابینەیە هیچ وەکو کابینەکانی تر ئەوەندە فشار لە خەڵک کراوە بەڵێنی زۆر گەورە و قسەی زۆر گەورەیان کرد هیچیان کرد بۆ خەڵک بڵێن شتێکی ئەو تۆ کە چاکسازەیەکی ڕاستەقینە بێ لە داهات لە بوارەکانی تر بێت خزمەتکردنی خەڵک بێ و سەبارەت بۆ شکلە مانگی 11 تەمەنی حکوومەت و پەرلەمان وانەش بەسەر دەچێت زانی چۆنە من یەکەم ئەم کابینەیە لەبەرەوەی بە تایبەتی لە مێک 2 ساڵی دوایە نرخی نەوت زۆر بەرز بوو دەلفرتێکی لەبار بوو ئەوان کە زۆر کێشەی پێ حەلکەن بەس بەداخۆنیان کرد خۆ کابینەکانی تری هیچیان نەکردووە ینی کەم بە کەم و کوڕیەکی زۆرەوە ڕاستە ئەوانیش کۆمەڵی قەرزیان بۆ کابینەیە بەجێشتوە بەس ئەم نەیتوانی قەرزەکان چارەسەرکەوانەی تری خستە سەر بەژێ قەرزەکانی زیاد کرد ئەوان کۆمەڵێک موچیان نەدا ئەمیش هەر کۆمەڵێک موچەی نەدا ئەوان کۆمەڵێک پرۆژە هەبوو بەردی بناغەکان دانا بەڵام خۆمانیش نانتوانی تەواویکە لە ڕاستیام کابینەیەش لە کابینەکانی تر خراپتر بوو باشتر نەبوو هەموو شتێک گران بوو گرانی دروست بوو بەشێکی خۆمانین بەشێکی ڕاستە
لە دەرەوەی دەسەڵات و ئیرادەی حکوومەتی هەرێمە گۆڕانکاری دنیاە بەڵام بەشێکی زۆریشی پەیوەندی بە ئیدارە و بەڕێوەبردنەوە سوتەمەنی ساڵ نتوان خزمەتێکی ئەو تۆ بکەن ئەگەر ساڵێکیش تەمەنیان بۆ دەریش بکرێتەوە ئەوەی کە خزمەت بکە حکوومەتانی کە دروزە من لە کارنامەکانی خۆیانناڵێ لە 6 مانگی یەکەم ئەم شتان ناکەن حکوومەتێک یا 100 ڕۆژ لە 100 ڕۆژی یەکەم حکوومەتێک نەیتوانی لە 100 ڕۆژی یەکەم و لە 6 مانگی یەکەم گۆڕانکاری بکە و خزمەت بکە بە هیچ شێوە پێ ناکرێت لە 6 مانگی یەکەم نەیتوانی 4 گەندەڵ بدا بە دادگا هیچی پێ ناکرێت لە 6 مانگی یەکەم نەیتوانی لە دەیان ملیار پارەی دزرا و نیو ملیاری بێنێتەوە هیچی پێ ناکرێت درێژکردنەوەی حکوومەت توش بۆ تەمەنی حکوومەت و پەرلەمان ناچاریە ئەم دوو حزبەی کە خاوەندە دەسەڵاتن زۆریشان بە حکوومەت و پەرلەمانی مهم کارەکانی خۆیان بڕوە لەبەرەوە زۆر گویان لێنی هەڵبژاردن بکرێ نەکرێ هەبێ نەبێ بەلایەنەوە گرنگ نییە لەبەرەوە بێگومان درێژیەکەنەوە ئەوان بەهۆی شەڕی ناوخۆوە چەند ساڵ پەرلەمان هەرداخراوە و پەرلەمان جارەوە سەرۆکەکەی دەرکراوە سەرۆکایەتیەکەی نەدراوەتەوە بۆ ماڵەوە دەرگاکەی داخراوە سوکایەتی پێکراوە ئەمان بەلایەنەوە گرنگی بەس زانێ لەبەر چاوی خەڵکو دنیا بۆی بڵێن ئێمە وڵاتێکی سیستمێکی دیموکراسی هەیە لە وڵاتی ئێمە و لە سیماکانی سیستمی دیموکراسی لە بنەماکانی هەڵبژاردن و پەرلەمانە ئەو پەرلەمانیشمانەیە پەرلەمان لە کاتی خۆی هەڵبژاردن ناکە کە هەڵبژێرێ بە تەزویر دێ کە داشیان نابێت دەسەڵاتە کەس بە گویان ناکە کەس زانیاریان ناداتێ ناتوانن بڕیار بدەن ئیفلیجە بوون و نەبوونی یەکێکە باوەڕکە درێژی کەنەوە یا درێژی نەکەنەوە یەک هەر ئێستا هەڵبژاردنێکی تر بکرێ ئەم دوو حیزبە بێنەوە سەرکار بە هەمان ڕیتم و شێوازی پێش و ئاوازی خۆیان دەخوێن و هیچ گۆڕانکاریکی بەسەردا نایە چونکە ئەمان باوەڕیان بە پەرلەمان نییە باوەڕیان بە هەڵبژاردن نییە باوەڕیان بە دەنگی خەڵک نییە باوەڕیان بەوە نییە گوێ لە ئازارەکانی خەڵک بگرن لە ١٨ خەڵک هەر نەچوە بۆ هەڵبژاردن هەر ناچێت دەنگیان پێ نادا خۆ گوێ بۆ خەڵکە ناگرن و پەرلەمانەکە بە زۆری نەی دەنگ هەموو پەرلەمانەڵێ بەس پێمان بڵێن ئەم داهاتی هەرێمی کوردستانە لەکوێیە ئەم نەوتە بە چە نەفرۆشن چۆن نەیفرۆشن جوابیان نادنەوە ئیتر پەرلەمانێکی ئاوا بوون و نەبوونی چیانی بەڕاستی خەڵک کە ناچێ بۆ دەنگدان بێهۆ نییە خەڵک بێهیوا بووە پێی وایە ئەمانە پەرلەمانیش نەبێت چکە زۆر بەرپرسیان و توێتی ئێمە گەر یەک کورسیش بێنین هەر حاکمین و ڕاستیشە خۆستا نە بە زۆرینەیە و نە بە کەمینەیە هەر ئەو نەخشەی داڕێژراوی زۆنی سەوزە لە دێگەڵە بەملاوە پۆلیسێک بۆ زیری ناوخۆ کە پارتێ ناتوانێت نەقلیکا بۆ بیهێنێ و بیبە دەسەڵات ئەوامر لێرە وەرەگرێ و پێشمەرگەیەکیش لەم زۆنە هەرواو لەو لاژ لە پارتی وەرەگرێ و ئیتر کەواوی حکوومەتی چی و پەرلەمانی چی بۆیە بەداخەوەڵم ئەمانە هەموو جونگەکانی سیستمی حکومڕانیان هەمووی ئیفلیج کردووە حکوومەتەکە ئیفلیجە پەرلەمانەکە ئیفلیجە دەسەڵاتی دادوەری بە هەمان شێوان لێ کردووە لە بارەگای حیزبەوە لە دیوەخانی حیزبەوە بڕیارە دەن و دوجار حکوومەت جێبەجێیەکەوە بێ پەرلەمانیش ئەگەر تەستیق و چەپڵەی ویست بۆی لێدا و باش ئەوە بەدە پرسەرمەوە بێ ئەگەر بۆ نمونە خۆیان چاک نەکەن کورسی پارە کۆشک هێز فریان دەکەوێت ناوە من پێشتریش باسم کرد ئەمە ئەگەر بێت و حاڵاوا بڕوا و بێزاری خەڵک گەشتۆتە ئەو ڕادەیە وەکوتمان لە ١٨ خەڵک تەنانەت ناچێت نەچوە بۆ دەنگدانیش ئەم بێزاری ڕۆژ بە ڕۆژ زیادەکە و گەورەترین مەترسی شۆڕشی برسیەکانە زانی کاتێک خەڵک برسی دەبێ و کاتێک خەڵک بێکار دەبێ و چونکە ئەوەی گۆڕانکاری کردو شۆڕش و ڕاپەڕینی کردو بە درێژایی مێژوو خۆم برادرانە لانی کەم ئەگەر ئێستا هیچ نەبینن ڕۆژێک ڕۆژان مێژویان خوێندوێتەوە یا بیستویانە هەموو ئەو ڕاپەڕینانەی کراون لە شۆڕشی فەڕەنسیەوە بیگرە هەتا شۆڕشەکانی ناوچەکە هەتا ڕاپەڕینەکان دژی ڕژێمی سەدامی پێشوو و ئەوانەی لە لیبیا و لە میسر و لە تونس و لە سووریا و لە کوێکرا هەر هەمووی گەنج و لا و خەڵقی برسی کردوێتی هەموو ئەو گەنج و لاوانەی کە بێ ئیش و بێکارن و دایان هەزارمان هەیە خریجە و تەخەڕوجی کردو و دانامەزرێن و هەلیکانیان بۆ نەڕەخساوە ئەو خەڵکانەی ئیشیان دەست ناکرێت ئەو خەڵکانەی ئیهانە ئەکرێن ئەو خەڵکە ڕۆژن بیرانەی سوکایەتیان پێکرێن ئەوەی خرێنە زیندانەوە هەموو ئەوانە ڕۆژێک دێت ڕاپەڕن لیان و باوەڕکە خۆشیان بە کۆشکەکانەوە سووتێنن ئەوە کوتم حەقیقەتێکی هەم قورئانیە هەم مێژوویە هەم واقعەکەش پێمان دەڵێ ئەگەم برادرانە زۆر بەزووی گۆڕانکاری نەکەن زۆر خراپ لە ناو دەچن نەخۆیان و نەدەسەڵات و نەپارە و هیچ شتێکیان بۆ نامێنێتەوە دوجارەوەی کە دەمێنێتەوە هەر میلەت و ڕۆژ لە مێژوو چۆن ناویان تۆمار دەکرێت وەڵا معلومە لە مێژوو هەموو ئەو دیکتاتۆرانە چۆن ناویان تۆمار کراوە و هەتا ئێساش باز لە فاشیەکان و لە دیکتاتۆرەکان و لە خوێن ڕێژەکان و لە زاڵمەکانە کرێ
یەکەیەکیان ئەم برادرانەی ئێمەش بەڕاستی هەلێکی زێڕینیان لەبەر دەستا بوو هەتا ئێستاش لەبەر دەستیانایە ئەگەر بەخوا نابشنەوە ئەگەر باوەڕکە سەرنجامی ئەوانیش لە ناوچوون و ڕیسوابوون وەکو هەموو ئەو دیکتاتۆرانەی پێشوو. سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕست دکتۆر دارە محەممەد ئەمین دامی ئەنجومەنی دامەزرێنانی کۆمەڵی دادگەری کوردستان سوپاسیان سوپاس بۆی بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.